قەندیل و ئامەد و قامیشلو یەک پاکێجن. کورد لە بەردەم دووڕیانێکی یەکلاکەرەوەدایە. جوڵەکانی تورکیا لە سووریا و سەردانە خێراکانی هاکان فیدان و بەرپرسی میت و لێدوانەکانی خودی ئەردۆغان ترس و گومانێکی زۆری لای پێکهاتەکانی سووریا دروست کردووە و لەسەر و هەمووشیانەوە ترسەکە لەسەر کوردە. دوای ئەسەد و نەمانی ڕژێمەکەی تورکەکان سەرنجی تەواویان خستۆتە سەر کورد و مەزلوم عەبدی و بەردەوام دەڵێن نایەڵین پەکەکە بخزێتە نێو سووریا و شەڕی یەکلایی کەرەوە دەکەین. لە نێوخۆی تورکیاشدا هەردوو هەڵپەیمانەکە کە ئاکپارتی و مەهەپەن سەرقاڵی زیندووکردنەوەی پرۆسەی ئاشتین لەگەڵ کورد و لە نێو پەرلەمانەوە بە ئاشکرا سەرۆک فراکسیۆنەکانیان گوتیان دیدار و بینینی ئۆجەلان ئاسایی و ڕێگا پێدراوە و نابێت چی دیکە وەکو سەرکردەی تیرۆر تەماشا بکرێت. لەگەڵەوەشدا بەردەوام درۆنەکانی تورکەکان ئاسمانی قەندیل کێوماڵ دەکەن و ڕاوەدوویە و چەکدارانە دەنێن کە هێشتا بە دوندی چیاکانەوە لە دژیان دەجەنگن. لە سووریاشدا هاکان فیدان گوشاری تەواو لە ئەحمەد شەرع و تیمەکەی دەکات تا کورد چەک بکەن و لە نێو ڕیزی سوپا سوننە نوێیەکەدا بیان توێننەوە. بەڕای زۆربەی شارەزایان و توێژەرانی سیاسی تورکیا لە نێوخۆی وڵاتیشدا بە دوای ئەندازیاری هێورکردنەوەی دۆخەکەدا دەگەڕێت کە ئۆجەلانە و دەیەوێت بە ڕۆڵپێدانەوەی جارێکی تر خەتی عەلەویەکانی نێوپەکەکە پەک بخات و سیاسەتە توندەکانیان بە ئاراستەی دژ پێچەوانە بکاتەوە. هەر بۆیە شاندی باڵای دەمپارتی دەبەنەی مراڵی و میدیای تورکی دەخەنە خزمەت باسکردنی سەردانەکە. کوردەکان دەیانەوێت لە نێو سێکوچکەی سیاسەتکردنی پەکەکە باڵە توندڕەوەکە پەڕووباڵ بکەن کە جەمیل بایک و هاوڕێکانیەتی و با ڕۆڵپێدانەوەی ئۆجەلان و هاتنە پێشەوەی بێزیانی مەزلوم عەبدی ئەو کێشە ئاڵۆزەکانی سووریای نوێ چارەسەر بکەن. تورکەکان وەکو کوردەکان لە بەردەم دوو بژار دەدەن، ئەویش یان هەڵبژاردنەوەی شەڕ لە قەندیل و ڕۆژاوای کوردستانە یان دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتیە. لە ئەگەری هەڵبژاردننی جەنگیش هەم ئەمریکیەکان لەدەستدەدەن هەم لە سووریادا دوژمنێکی بەهێزی خۆیان خەبەر دەکەنەوە کە بۆ پلانی داهاتوویان لەمپەڕێکی قورس دەبن. لە هەڵبژاردننی پاکێجی ئاشتیش دەبێت لانی کەم گرنتی باڵە توندەکەی نێو کوردیان بۆ بکرێت کە ئەمەش نزیکە لە مەحاڵ. کوردیش بە هەمان شێوە لە بەردەم بژاردەی یان ئاشتی تەواوەتی یان جەنگی یەکلاکەرەوە و تەواوەتیدایە و دەبێت لە سووریا و باکووری کوردستان و قەندیلیشدا دوایین بژاردە هەڵبژێرێت.